شپۆلێکی بارانبارینی بەلێزما شار و ناوچەکان و ناوچە شەخاویەکانی هەرێمی کوردستانی گرتوتەوە دیارە لە بەرامبەر ئەوەی کە ئەو ڕووداوانەی ساڵانی ڕابردوو لە بەشێک لە شارەکانی هەرێمی کوردستاندا کە ڕوویاندا بۆ ئەوی کە دووبارە نەبێتەوە کۆمەڵێک ڕێکاری پێویست لەم ساڵدا ڕاگەێنراوە کە تێگیرێتە بەر بۆ بڕی بارانبارین تاکەی ئەو ئەم شەپۆلی بارانبارینە بەردەوام دەبێت لە ماوەی ئەم دوو ڕۆژەدا چنێک بارانبارین باریوە لە ناوچەکانی هەرێمی کوردستاندا. ڕێنمایەنیەکانی وەزارەتی گواستنەوە گەیاندن بە شێوەیەکی گشتی بۆ هاوڵاتیان چی دەبێت بە تایبەتی و ناوچانی کە مەترسی بارانبارینیان تێدا زیاترە. لەسەرم بابەتە لەگەڵ بەڕێز دیلان ڕەشاد وتەبێژی گواستنەوە و گەیاندنی هەرێم ڕاستەخۆ لە هەولێرەوە میوانمان دەبێت گفتوگوی زیاتر لەگەڵ ئەودا دەکەین. کاک دیلان زۆر سپاس بۆ ئامادە بوونت. بڕی بارانبارینی ئەم دوو ڕۆژە تا ئێستا چەندێک بووە؟ بەڵێ سلااوان لەبێ سلااو هێوی خان سلااو لە ئێو لە بنەرانی کورسات بەر لەوەی باس لە بڕی بارانبارینی ئەم شەپۆڵەی بارانبارین بکەین کە ڕووی لە هەرێمی کوردستان کرد پێ باشە شەپۆڵەکە ئاماژە بۆ بکەم کە شەپۆڵەکە لە ئێوارەی ڕۆژی پێشەمەوە دەستی پێ کرد لە درەنگانی شەو و لە دوای ئەوەی کە شەپۆڵەکە بە ئاراستەی پارێزگاکانی هەرێمی کوردستانەوە هات دەتوانین بڵێن کاریگەرەکەی دەگەڕێتەوە بۆ نزمە پاڵە پۆستۆی دەریای ناوڕاست و دەریای سوور کە چەند وڵاتێکی عەرەبی گرتەوە دواتر ڕووی لە عێراق و هەرێمی کوردستان کرد. بۆ ئەم شەپۆڵی ئەم جارە دەتوانین بڵێن ڕێژەیەکی باشی باران تۆمار کراوە وەکو ئێمە کە لە وەزارەتی گواستنەوە و گەیاندن و ڕێبەراتی گشتی کەشناسی و بوومەلەرزەزانی لە وێزگەکانی خۆمان هەموو ئەو بڕەبارانە تۆمار کراوە کە دەتوانین بڵێن ئێمە یەکەمی سەرچاوی فەرمین بۆ تۆمارکردنی ڕێژەی بارانبارین ئەگەر بێت و ئاماژەی پێ بکەم لە شاری هەولێر 44 ملیم لە ماوەی ئەو شەپۆڵەی ئەم چەند شەپۆڵەی کە لە دەستپێکی بارانبارینی ئەم وەرزەوە بۆ هەولێر 44 ملیم باریەوە و سلێمانی 71 ملیم دهۆک 131 ملیم بارانباریوە لە لەم چەند شەپۆڵی ئەم جارە و لە کەرکووک 70 ملیم و هەڵەبجەش 72 ملیم. دیارە هێوی خان ئەم ڕێژە دابارینەی کە لەم سەرەتای ئەم وەرزەی بارانبارینەوە دەستی پێکرد خۆشبەختانە هەم بڕێکی بارانی باش بووە و هەمیش تا ئێستا هیچ کاریگەریشی ئەوتۆ دروست نەبووە کە ببێتە سەرچاوی مەترسی و زیان بۆ هاوڵاتیان هەرێمی کوردستان. دابارینەی کە تا ئێستا باریوە کاک دیلان جۆری دابارینەکە چۆن بووە؟ زیانی بۆ زۆر جار دابارینی بەخۆڕ کە دەبارێت ڕەنگە زۆر جار زیانی بۆ زەویە کشت و کاڵیەکان هەبێت. ئەم دابارینەی تا ئێستا باریوە شێوەیەکی سروشتی هەبووە هیچ زیانێکی نەبوو بۆ زەویە کشت و کاڵیەکان دواتر دێمە سەر پرسی ناو شار و سەنتەری شارەکانیش. بەڵێ بەپێی ئەو بە دوواداچوونی ئێمە لەگەڵ لایەنی پەیوەنددار هەم وەزارەتی کشت و کاڵ وە هەم لە ڕێی وەزگەکانمانەوە کە بڕی دابارین تۆمار دەکرێت پێناچێ ئەو ڕێژە بارانبارینە هیچ کاریگەریشی خراپی لەسەر شێوازی با بڵێن کشت و کاڵی و با بڵێن لە ڕووی کشتکاڵی و هیچ زەرر زیانێکی ئەوتۆی هەبێت. دەزانین کە ساڵانی ڕابردوو بەهۆی بارانبارینەوە بەشێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان شارەکان بە دیاریکراوی هەولێری پایتەخت بەشێک لە کۆڵانەکانی ڕوبەڕووی سەرەر و زیان دەبوونەوە بەهۆی دروستبوونی لافاو. ڕێکارەکانی ئەم ساڵ چی بۆ بۆی کە ئەم جۆرە زیانانە دووبارە نەبێتەوە و تا ئێستا لە چ ناوچەیەکە مەترسی دروستبوونی لافاو هەبووە و ئەم بارینی ئەم دوو ڕۆژە هیچ مەترسێکی دروست کردو بۆ کۆڵان و ناوچەکانی هەرێمی کوردستان؟ بەڵێ خۆی ئەم پرسە دوو ڕەنگە لە خۆر دەگرێتیان با بڵێن دەتوانین بڵێن ڕێژەی دابارینەکە بەو شێوەیە نەبووە کە مەترسی کۆبوونەوەی ئاوی لێ دروست بێت لە با بڵێن لە سنووری پارێزگاکانی هەرێمی کوردستان بەو شێوەیە نەبووە و ئەوەی کە لە هەندێک میدیای و هەندێک ڕەنگە لاپەڕی فێکوانە لە سۆسیال میدیا دەیخوێنەوە کە باسی 200 ملیم بارانبارینەوە ئەو بابەتان دەکرێت. ئێمە لە وێزگە فەرمیەکانی خۆمان لە وەزارەتی گواستنەوە و گەیاندن و کەشناسی و مەلەرزی و مەلەرزەزانی دڵنیای لەوەی کە هەم ڕێژەی بارانبارینەکەی ئەم جارام شەپۆڵە ئەو کاریگەری دروست نەکردووە و هەمیش ئامادەکاریەکی
تۆکمە دەتوانم بڵێم لەسەر فەرمانی ئەنجومەنی وەزیران و خودی سەرۆکوەزیران و سەرجەم وەزیرە پەیوەندیدارەکان بۆ پرسە جەخت کراوەتەوە کە بۆ ئەم ساڵ ئامادەکاریەکی تەواو بکرێتن و تیمەکانی فریاگوزاری بەڵێ ڕێکارەکان زۆر کراوە تیمەکانی فریاگوزاری بۆ ئەم ساڵ ینی خۆ ئامادەکردنێکە بوو ئەوەی پارساڵ کە ڕوویدا دەتوانم بڵێم شتێکی چاوەڕوان نەکرا بوو بەس ئەم ساڵ بەڕاستی ئامادەکارێکی باش کراوە و بەردەوام وەزارەتە پەیوەندیدارەکان چ شارەوانیە چ ئێمە وەکو وەزارەتی گواستنەوە گەیاندن یان با بڵێن وەزارەتی تەندروستیە یان بەرگری شارستانی و وەزارەتی ناخۆ لە سەروی هەمویانەوە کە بەڕاستی ئامادەکارێکی زۆر باش کراوە لە ڕێی پارێزگاکانەوە ئیدارە سەربەخۆکان ئامادەکاری کراوە تەواو تیمی فریاگوزاری بەڕاستی لە ئێشەگری بوون ئەو چەند ڕۆژەی کە شەپۆلی بارانبارین بوو و بەردەوام لەسەر شەقامەکان بوون لەو شوێنانەی کە ئاکۆ دەبەوە زوو چارەسەر دەکرا پارساڵ شتێکی چاوەڕوان نەکراوە بەڕاستی بەداخەوە کە زەرزیانی مادی و ژیانی تێدا بوو بۆم ساڵ خۆشبەختانە تا ئێستا هیچ زەرزیانێک نەبووە و ئەوەی من ئاگادار بووم بۆ داهاتوش کە چەند شەپۆڵی شتری بارانبارین بەڕێوەیە هەمان ئامادەکاری دەکرێت و بەدڵنیاییەوە ڕێگری دەکرێت ئەوەی لە توانای مرۆڤایەتی و موەسەسە و دام و دەستگاکان بێ بە دڵنیاییەوە کار دەکرێت بۆی کە هیچ زەرزیانێک نەبێت ئەوەی تریشکە لە دەستی با بڵێن مرۆڤایەتی نەبێتن و ئەوە سروشتە و ڕەنگە دوور لە هەموو ڕووداوێکی نەخوازرا ئەگەر شتێک ڕووداوە دەتوانێت کەس نێ وەکەوەی بینیمان لە وڵاتانی عەرەبی کە هیچ شتێک کۆنتڕۆڵ نەکرا وەکو سعودیا. باشە کاک دیلان ئەم شەپۆلی بارانبارینی کە ئێستا ڕووی لە هەرێم کردو تاکی بەردەوام دەبێت و شەپۆلی دووهەم کەی ڕوو دەکاتەوە بڵێم. بەڵێ ئێمە ئێستا لە ناو مەرحەلەیەکین کە ڕەنگە بەردەوام شەپۆلی بارانبارینمان هەبێت چونکە تەواو کەوتینەتە ناو وەرزی زستانەوە و ئەو گۆڕانکاریانەی کە ڕوودەدا لەم وەرزە بە دڵنیاییەوە شەپۆلی دیکەی بەدواوەیە بەڵام پچر ڕەنگە بەدوایەکۆ نەبێ تا با بڵێن کۆتایی ئەم وەرزە شەپۆلی بارانبارین هەر دەبێتن و لە هەفتەی داهاتوودا دەتوان بڵێم لە ڕۆژی چوارشەمەوە شەپۆڵی شتری بارانبارینمان هەیە کە ڕوو لە ناوچەکانی هەرێم دەکات بەڵێ لە چوارشەمەوە شەپۆڵێکی بارانبارینمان دەبێتن کە ڕوو لە شارەکان دەکات و تا ئێستا با بڵێن ئێمە خەریکین و لە ڕێی ئەوستافێکە لە وێزگەکانمان و لە داتا سنتەری وەزارەتمان خەریکی ئەوەن کە تەختی ئەو بابەتە دەکەین بۆی بزانین کە ڕێژەی دابارین چەند دەبێتن و چەند کاریگەری خراپی دەبێت لەسەر کۆبوونەوەی ئاو لە شوێنانەی کە مەترسی لافا و یان هەر ڕووداوێکی نەخوازرا و دروست بێت. باشە پێشبینی دەکەن بۆ ئەم ساڵ زۆرترین دابارین لە چ ناوچەیەکا بێت بە جۆرەکانی بە جۆرە جیاوازەکانیەوە لە بارانەوە لە بەفرەوە. بەڵێ دیارە لە ناو شاخەوەکان بەفربارین دەستی پێ کردووە بەڵام لەبەرەوەی شوێنەکان سەختە و ناتوان ئێمە لە ڕێوەزگەکانەوە تەختی بکەین ڕووماڵی بکەین لەبەرەوە ئەستەمە بتوانانی با بڵێم بزانین لە ناوچە شاخاوەکان چەند ملیۆن باران بەفرباریوە بەڵام وەکو باران ئەوەی تۆمارکراو لە ئێمە هەمووی هەیە داتاکان مەوجودە زۆرترین بارانیش کە لەم دەتوانم بڵێم 48 کاتژمێرەی ڕابردوو کە هەبوو لە شارۆچکەی هیران بوو سەر بە پارێزگای هەولێر ئەم دەتوانم بڵێم 112 ملم باران لەو شارۆچکەی باری بوو و بۆ شەپۆڵەکانی دیکەش ئێمە بەڕاستی بەردەوام تیمەکانمان لە ئامادە باشین بۆی ڕۆژانە ئێمە تەختی ئەو با بڵێن ئەو پێشبینیانە بکەین کە لە ماوەی داهاتوودا بتوانین ڕێژەی دابارین لە هەرێمی کوردستان لە ناوچێکە بۆ ناوچێکەوە چەند دەبێت. باشە کاک دیلان ساڵی پاربینیمان بەهۆی بارینی بڕێکی باش لە بەفر لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان و سنتەری شارەکان و تەنانەت دەرەوەی شارەکانیش بەستەڵک دروست بوو لە شەقامەکاندا ئاستەنگی بۆ هاتوچۆی شۆفێران و هاوڵاتیان دروست بوو جۆرێک لە دڵ ڕاوکێ بۆ شۆفێران دروست بوو بینیمان چەند ڕووداوێکی هاتوچۆش بەهۆی ئەوە بەستەڵەکە زۆرەوە دروست بوو بۆ ئەم ساڵ ڕێکارەنیەکان چی دەبێت بۆ ئەوەی کە لە کاتی بەستنی شەقامەکاندا ئاستەنگی بۆ هەم کارمەندان کە لە بەیانیاندا بە دیاریکراوی کاتی داوامی یاسای خۆیانە و شۆفێران بە شێوەیەکی گشتی تووشی ڕووداوەکانی هاتوچۆ نەبن چی دەکەن بۆ ئەم ساڵ؟ ئێمە دەمێ بۆ جەنابتان بۆ بینەرانیش بخەمە ڕوو ئێمە
بەڕاستی لە هەر وەرزێک نەک لە وەرزستان هەم لە وەرزی هاوینیش کە با بڵێن دیاردەی خۆڵبارین و کۆمەڵێک با بڵێن گۆڕانکاری کەشەوامان هەبووە و هەم لە وەرزەکانی تر وەکو وەرزی زستان ئێمە بەڕاستی گروپمان هەیە و لە ڕێی ئەو گروپانە ئێمە بەردەوام راپۆرتی خۆمان ئامادە دەکەین پێش وەختە با بڵێن پێش چەند ڕۆژێک یان پێش 24 کاتژمێر راپۆرت خۆمان ئامادە دەکەین و لایەنی پەیوەندداری لێ ئاگادار دەکەینەوە و بەردەوام ئێمە لەسەر خەتین لەگەڵ پارێزگاکان و لەگەڵ وەزارەتە پەیوەندیدارەکان و لەگەڵ بەرگری شارستانی و لەگەڵ هەموو ئەو جهتانێک کە پێویستە بەڕاستی فریاگوزارینیان پێویستە ئامادەکاری بکرێت بۆ ڕێگریکردن لەو حالەتەنە تەنانە لەگەڵ بەڕێبەراتی گشتەکانی پۆلیسی هاتوچۆوانە میکانزمەکان ئێمە جۆرا و جۆر هەیە لە جیهانە پێڕەوە کرێ بۆم حاڵەتانە بەڵێ ئێمە لەسەر ئێمە بەڕاستی مەترسیەکان دەخەینە ڕوو ئەگەر هەبێت بەپێی ئەو بەدواداچوونەی کە ئەمە دەیکەین مەترسیەکان لە ڕێ راپۆرتێکی با بڵێن ڕێکخراو دەیدەین بە جهەتی پەیوەندیدار بۆ ئەگەر حالەتی با بڵێن شەقام بەست و شەختە و یان با بڵێن کەمی مەودای بینین لە حالەتی هەم لە حالەتی خۆڵبارین یان لە زستانان لە حالەتی تەمومژ ئێمە کەمی مەودای بینین بۆ بە راپۆرت دەیدەین بە هاتوچۆ ئەوان دەتوانن با بڵێن شوفێرانی لێ ئاگادار بکەن لە ڕێی ئۆرگانەکانی خۆیان و ئێمەش بەردەوام لە لاپەڕی فەرمی خۆمان وەکو وەزارەت ئاماژە بۆ دەکەین کە لە چەند ڕۆژی داهاتوو ئێمە داتاکان دەخەین و دەڵێن بۆ نمونە لە چەند ڕۆژی داهاتوو مەودای بینین کەم دەبێتەوە یان بەڵێن کەش و هەوا تەمومژاویە شوفێران ئاگادار دەکەن و هاوڵاتیان ئاگادار دەکەینەوە کە پێویستە بەڕاستی ئەگەر زەڕوون نەبێ نەچنە دەرەوە ئەگەر دەچنە دەرەوەش زۆر پابەند بن بەوەی کە هەم خێرایی لێخوڕن کەم بکەنەوە هەم بتوانن چێکی ئۆتۆمبیلەکانیان بکەن یان ئاگاداری خۆیان بوون بۆی مەترسی نەخوازرا و کارەسازی نەخوازرا ڕوونەدا. باشە کاک دیلان ئەو شەپۆلی دووەمەی کە باسی کرد لە دوای کە ئەم شەپۆلەی بارانبارینەی ڕووی لە هەرێمی کوردستان کرد و شەپۆلێکی دیکە ڕوو لە هەرێمی کوردستانەکە لە شەپۆلی دووەمە چاوەڕێی جۆرە جیاوازەکانی دابارین بە دیاریکراوی بەفرباری نەکرێ لە ناو سەنتەری شارەکان نامە بەسمە دەتوانم بڵێم تا ئێستا هیچ پێشبینیەوە ناکرێت لە ناو سنتەری شارەکانە با بڵێن بەفربارین ڕوو بدات لەناو شەپۆلێکی بارانی ڕەنگە پرچڕیش بێت لە ناوچە شاخەکان بڵێ پێشبینی دەکرێت بەفربارین بەرداوامی هەبێتن. باشە کاک دیلان سەبارەت بە خۆڵبارین جنابە تیشکێکی بچووکە خستە سەری ساڵی پار یعنی چەند جارێکم حەقڵەتەمان بینی خۆڵبارینێکی زۆر لە هەرێمی جیهانی گرتەوە عێراق و هەرێمی کوردستانیش بەگشتی بەشێک لە ناوچەکانی جیهانی گرتەوە ینی بۆ ئەم ساڵ چاوەڕێ دەکرێت ببوورە کاک دیلان ینی چاوەڕێ دەکرێت بۆ ئەم ساڵ لە چەند مانگی داهاتوودا خۆڵبارین دووبارە ئەو شەپۆل ڕووکاتەوە هەرێمی کوردستان. بەڵێ هەرچەندە لە بواری کەشناسیدا ڕەنگە شارەزایانیش باڵندرێک بۆ بکەن هەندێک شتی عمومیات هەیە دەتوانی پێشبینی بکرێت بەڵام پێشبینی درێژخایان زۆر ئەستەمەتوە بتوانانی با بڵێن تەختەی بکەیت زۆر ئاسان نییە و ئەو ئامێرانەی کە تۆ ئیشی با بڵێن ڕووماڵی پێشبینیەکانی پێ دەکەیت ئاسان نییە تۆ بتوانانی پێشبینی درێژخایان بکەیت بەڵام بە دڵنیاییەوە ساڵان ئەمە هەموو ساڵێک ئەو دیاردەی خۆڵبارینمان هەیە و بەڵام ڕێژەکەی دەگۆڕێت هەندێک ساڵ هەیە خۆڵبارینەکە بە شێوەیەکە کە زۆر دەبێتن و با بڵێن شەپۆلەکە زیاتر دەبێت چەند شەپۆلێک بە دوایەکەوە دێ ساڵی باشەیە کەم بووە یان ئێمە بە پێی گۆڕانکاری کەشەوە لەسەر ئاسی جیهانەمە با بڵێن جیاوازە. بڵێ بەڕێز دیلان ڕەشاد و تەبێژی وەزارەتی گواستنەوە و گەیاندنی هەرێم ڕاستەخۆر لە هەولێرەوە میوانی ئێمە بووی زۆر سپاس بۆ ئامادەبوونت کاک دیلا ماندوو نەبی.